سڵاوتان لێبێ ئەزیزان لە بەرنامەیەکی تر لە قەزای شارە زۆرە لەگەڵتان نابم. پامی هاوڵاتیانتان بۆ گوازمەوە لەسەر بەشداریکردن لە هەڵبژاردن و گرنگی هەڵبژاردن. ئایا هاوڵاتیان ئومێدیان هەیە بۆی هەڵبژاردن و یاخود ئەم هەڵبژاردنەی کە بۆ پەرلەمانی کوردستان و خولی پێنجەمە بتوانێت گۆڕانکاری دروست بکە و ئایا ئەگەر بێت و هاوڵاتی نەچێ بۆ دەنگدان دەرفەتی ساختەکاری گەورەترە بێ یاخودنا لە هاوڵاتیانە پرسین لە قەزای شارە زۆرە و لەگەڵ مابن. هاوڵاتیان ئومێدیان هەیە بۆی هەڵبژاردن و یاخود ئەم هەڵبژاردنەی کە بۆ پەرلەمانی کوردستان و خولی پێنجەمە بتوانێت گۆڕانکاری دروست بکە. کەسانی کە ناڕۆن بۆ دەنگدان خزمەتێکی ڕاستەوخۆیە بەلایەنی دەسەڵاتدار. خاڵی گۆڕانکاری لە پرۆسی سیاسیە تەنیا هەڵبژاردنمان لە بەردەستایە. نەچوونی هەر کەسێک بۆ هەڵبژاردن ئەوان بەدیلێکیانەیە کەسێکیان لە شوێنی دانا. ئێمە نەڕۆشتنمان بۆ دەنگتان بۆشایی فراوان جێ هەڵین بۆ تەزویرات. بەشداری ئەم هەڵبژاردنەی پەرلەمانی کوردستانەکەیت بەڵێ. بەشدارین لە ماڵ و دانیشتە مۆزا خۆیە گۆڕێ بە تەکید نەخێر. کەواتە پێت وایە هەڵبژاردن ناتوانێت گۆڕانکاری لە ژیان و گوزەرانی هاوڵاتیانە بکات. ئەمڕۆژ نەی کاسبەی هەرێکە. لەنا ئەو هەموو حیزبانی کە بەربژێرن کامیان بە گونجاوەزانی کە دەنگی پێ بدەی و بۆچی ئەوش هەڵەبژێری؟ بە تەکید لەمڕۆ بە شایەدینە حەزانیش کۆمەڵی ئیسلامیەکێکە لەو حیزبانەی کە تا ئێستا سەری بەرزە لە ناو خەڵکە ئەندامەکان ئەوانی کە دەنگدان پێداوە پەشیمان نین چونکە ئەوان پارێزەری لەبەرەی خەڵکن تا ئێستا بۆ یەک ساعتیش نەچونتە بەرەی دەسەڵات. پێت وایە ئەم کۆمەڵە کە باست کرد جیاوازی لەگەڵ حیزبەکانی ترا لە چیا دەرەکەوێت؟ یعنی بۆ کۆمەڵتان دەستنیشان کردووە لەناو ئەو هەموو حیزبەی کە هەیە. جیاوازەکە ئەوەیە ئەوانەی کە ئەڕۆنە پەرلەمان کە نوێنەری کۆمەڵی ئیسلامین دەستپاکن ئەمینن، یعنی کە تۆ دەنگیان پێدەی ناترسی لەوەی ڕابە دەنگەکەی تۆ ئەو خۆش بژی و تۆ لە مەینەتیابیە ئەو لە خەمی توایە ئەو مەعاشەشی کە وەرێگرن بە تەکید بە فەقیر و هەژاری ئەم وڵاتەی ئەبەخشنەوە بۆ خۆیان ناڕۆن ڤێلا و فرعونانە بژین بە تەکید. هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان ئێستا نزیکە و بۆ خولی پێنجەمە. تۆ وەکو گەنجێک بڕێرداوە بەشداری هەڵبژاردن بکەی؟ بەڵێ بێگومان بڕیارم داوە. دەنگ بۆ لیستی کۆمەڵی ئیسلامی ژمارە 194 دەم لەبەرەوەی ئەزمموی پێشووتریان هەیە کاندیدانێکی وایە ناردۆتە پەرلەمان کە خزمەتیان کردو بە خەڵکی تەنانەت بە ژیانی خۆشیان خسۆتە مەترسیەوە لەبەر خزمەتی خەڵکی لەبەرەوە ئەم جارش و هەموو کاتێکی تریش دەنگ بۆ کۆمەڵی ئیسلامیە دەم چونکە ئەزانم کە نوێنەرانێکی وا ئەنێرنە پەرلەمانەوە کە داکۆکی لە مافەکانی خەڵککەن بەردەوام لە بەرەی گەلدا بوونە نمونەی زیندوشمان هەیە ئێستا هاوڵاتیان بە تایبەتی گەنجانی ێستا ئومێدیان نییە بۆی هەڵبژاردنی گۆڕانکاری دروست بکە. تۆ بە چ قەنەعەتێکەوە بەشداری هەڵبژاردنەکەی کە پێت وایە توانێت گۆڕانکاری دروست بکە؟ بەڵێ حەقی خۆیان ئەگەر ئەو ڕایەن لا دروست بێت لەبەرەوەی ئێمە کۆمەڵێکمان هەیە کە لەو شێوەن یعنی جێ ئەوەن کەوا پرسیاریان بخرێتە سەر بەڵام وەکو کۆمەڵی لیستی تر هەیە کە توانای خزمەتی هەیە تۆ توانی بە بەریدی ئەوانە بە بەدیلی ئەوانە دەنگ بۆ ئەوانە بدەیت و ئەوانە زیادکەی لە پەرلەمانە تاوەکو بتانی سەنگی پەرلەمان و شکۆی خۆی بگێڕیتەوە لە ڕێ ئەو کاندیدانەوە کە هەڵیانە بژێری لە ئەو حیزبانێکەوە دەستپاکن کەوا کاندیدانێکی باشە نێرنە پەرلەمانەوە کە داکۆکی لە مافەکانی تۆ بکەن. تازانی کۆمەڵی ئیسلامی کە بۆم خولە کاندیدی کردوون ئەتوان گۆڕانکاری دروست بکەن ئەتوان نشت بۆ خەڵک بکەن. ئەگەر خەڵکی متمانیان پێ بکە و بتوانن دەنگێکی باش بێنن بێگومان دڵنیام لەوەی کە ئەتوان خزمەتکەن وەکو چۆن لە پێشتریشا بە دەنگێکی کەم و بە کورسێکی کەم و خزمەتیان کڕۆ بەڵام لە ئایندەیە خزمەتی زیاتری شەکەن ئەگەر توانای زیاتریان هەبێ بەقەد ئەوەی کە دەنگیان هەبووە بەقەد ئەوە زۆر زیاتریش پێم وایە خزمەتیان کردووە ئەگەر دەنگی زیاتر و کورسی زیاتریان هەبێ ئەتوان خزمەتی زیاتریشکەن گومان لەوەیان نییە. ئەم هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان نزیکە بەسێک لە هاوڵاتیان وە گەنجانیش بە تایبەتی بە ئێمە لەوەی کە هەڵبژاردن گۆڕانکاری دروست بکات. تۆ پێت وایە ئەگەر بەشداری هەڵبژاردن بکرێت یاخود ئەم هەڵبژاردن ئەتوانێت گۆڕانکاری لە گوزەرانی هاوڵاتیانە دروست بکات؟ بە ناوی خوای گەورە پێشەکی دەستخۆشی بۆ جەناب پرسیارێکی جوان و وروشان بە قەناعەتی من ئەوانەی کە هاوڵاتیان بێ ئومێد دەکەن بە تایبەتی گەنجان ئەوە لایەنی دەسڵاتدارە ئەو لایەنانەیە کە زیاتر سوودمەند بوون لە ئیمتیاز و داهاتی کوردستان. بە تەسەوری من ئەو کەسانی کە ناڕۆن بۆ دەنگدان خزمەتێکی ڕاستەوخۆیە بەلایەنی دەسەڵاتدار. کەواتە تۆ پێت وایە ئەگەر هاوڵاتیان بە ڕێژەیەکی بەرز بەشداری هەڵبژاردن بکەن ئەتوانێت گۆڕانکاری لە گوزەرانی هاوڵاتیان و لە گۆڕانکاری لە
ئەو دەسەڵاتی کە تا ئێستا حکومی کردووە دروستە بێگومان لەبەرەوەی ئێستا کۆمەڵ ئیسلامی بە نمونە وەرگرین لە ڕابردووە 6 پەرلەمانتاری بۆ لە کوردستان و 3 پەرلەمانتاریشی هەبووە لە پەرلەمانی عێراق ئەنجومانی نوێنەرانی عێراق توانیەتی ئەلحەمدولیلا خزمەتێکی باشکە و دەنگۆیەکی وا دروستکە ئەلحەمدولیلا توانیان بوونەمایی شانازی بۆ خەڵکی کوردستان ئەمانەی ئێستا کۆمەڵی ئیسلامی کاندیدی کردوون بەڕای تۆ چیان پێکرێ بۆ هاوڵاتیان کە بتوانن ئومێدیان هەبێت کە بەشداری هەڵبژاردن بکەن و دەنگیان پێ بدەن بەڕای من بە حکمی خەڵکانێکی مەبدەئی و خۆڕاگرن گۆڕانکاریکی باشیان پێ ئەکرێ بەس ئەساسەوەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بچنە سەر سونوقانی دەنگدان و متمانی خۆیان بدەن بە لیستی 194 لیستی کۆمەڵ ئیسلامی هاوڵاتیان ئومێدیان هەیە بۆی هەڵبژاردن و یاخود ئەم هەڵبژاردنەی کە بۆ پەرلەمانی کوردستان و خولی پێنجەمە بتوانێت گۆڕانکاری دروست بکە کەسانی کە ناڕۆن بۆ دەنگدان خزمەتێکی ڕاستە و خۆیە بەلایەنی دەسەڵاتدار خاڵی گۆڕانکاری لە پرۆسی سیاسە تەنیا هەڵبژاردنمان لە بەردەستایە لە چوونی هەر کەسێک بۆ هەڵبژاردن ئەوان بەدیلێکیانەیە کەسێکیان لە شوێنی دانا ئێمە نەڕۆشتنمان بۆ دەنگتان بۆشایی فراوان جێ هێڵین بۆ تەزویرات مامۆستاسلااو لێ بەخێربێستەر چاو مامۆستا ئێستا بەشێکی زۆر لە هاوڵاتیان ئومێدیان نییە کە بچن بۆ هەڵبژاردن پێت وایە دەنگ نەدان و بەشداری نەکردن لە هەڵبژاردن بەدیل بێ بۆ ئەوەی خەڵک بایکۆتی هەڵبژاردن بکە نا هەرگیز چکە بەدیلی هەڵبژاردن هەر هەڵبژاردنە یعنی من بەلامە سێرێک خەڵکێک ئەگەر 12 بڕێک سارد بوو بێتەوە یان گومانێک لە شەرعێتی هەڵبژاردنەکە هەو بێ ئیتر وا بکات نەچێتەوە من 12 جاری کەش گومان دروست بێتەوە لەسەر انتخابات من هەر سوورترم لەوەی کەچون دەنگی خۆم دەمەدا ئەبێ لە بەرامبەر ساختەکاریە ڕقاستورتر بی لەوەی کە بە بەردەوامی بەشداری هەڵبژاردن بکەی بۆی ناومێدی ینی باشە بەدیلی هەڵبژاردن چی ینی تۆ مەسەن شەرت پێ باشترە لەوەی کە بچی دەنگێ بدە ینی بۆ زوو هیلاک بووی یعنی چییە بەجارێک گومانت لەسەر دروست بووە ئیتر بۆچی بەدیلێکی ترە دۆزیتەوە جەنگ باشە ئێمە کوردستان تەجروبەی جەنگی کرد شەڕی کرد وانە نزیکەی 4-5 ساڵێک ئەم کوردستانە هەموو ماڵێکە ڕۆژانە چاوەڕێەوەی کردووە عزیزێکی خۆشەویستێکی بۆ بێتەوە باشە ئێمە تەجروبەی شەڕمان کردووە تاڵیەکەیمان چەشتووە ئێستا ئەگەر شتێک هەیە گومانێک هەیە شەرعێتێک نییە بۆ ئەو هەڵبژاردنەی کە پێش و کرا 12 خەس ساختەکاری بووە بەڵام من بەلامەوە گرنگە خەڵک لە جاران جەسوورتر بێ وە سوورتر بێ و من بۆ خۆم ڕەنگە 12 ئەفۆن انتخاباتی سی نۆکە من لە 12 سوورترم و زووتری دەشم دەنگی خۆم داواکاریت لە ئەو هەوڵاتیانە چێک کە ئێستا پرانە داوا بەشداری نەکەن و چەند ڕۆژێکی کەمیش ماوە بۆ هەڵبژاردن ڕای تۆ چی بکەن باشەوە چیان پێڵێ من پێم وایە پەشیمانیە کێشن چونکە هیچ ڕێگەیەکی تر نییە بۆ خەڵکی هەر ئەو ڕێگە هەیە کە تۆ بچی دەنگەکەت بدەیت و نەشێڵی دەنگت بفەوتێت چونکە ئەگەر نەچیتە دەنگدان ینی ئەوەی کە تۆ ئەتەوێ بە دەستی بێنی لە دەست دەچێت دەرفەتی ساختەکاری جەڕخسێ دەرفەت ینی لێگەڕێ لە ساختەکاری گرنگ ئەوەیە تۆ بچۆ دەنگی خۆت بدە ساختەکاری بوو ڕۆشت گوزەشت جارێکی تر تۆ بچۆرە بە دەنگی خۆت ئیسپات بکەرەوە کە ئەو دەنگەی کە هاتە نەسووتێت ئەو دەنگەی کە هاتە ئیرادەی تۆی ئەو دەنگەی کە هاتە ینی پێویستە زۆر زوو بچی دەنگی خۆت بێەوە هەوڵ بدەی خانی خەڵکیش بدەیت کە بچێت بۆچی سار دەبیتەوە ینی ئێمە پرۆسی هەڵبژاردن پرۆسی دیموکراسی با بڵین پرۆسەیەکی کورتخایەن نییە درێژخایەنە ینی 14 ساڵی ترت هەیە کۆرە 24 ساڵی تریش تێ بۆچی سارد ببینەوە بۆ چین نەچین دەنگ بدەین ینی من پێم وایە پەیوەندی بە خەڵکەوە هەیە کە بڵێن ئەگەر بڕێک ساردی بەڵام ڕاگەاندنیش ڕاگەاندکارەکانیش تەلەڤیزیۆنەکانیش وەکو پێویست ئەوەندەی من سەرنجە دەم ینی وەکو پێویست ئیش ناکەن سڵاو لێ عليك السلام بەشداری ئەم هەڵبژاردنەی پەرلەمانی کوردستانەکە بەڵێ بەتەکیید وڵا بەشداری دەکەین بۆ ئەوەی بتوانین لە ڕێگەی دەنگەمەکانی خۆمان و بتوانین مافی خۆمان بەدەست بێن ڕێگەی ئەو دەنگەی کە ئەرکی سەرشانی خۆمانە وەکو چیری گەنج بۆی بتوانین ئەم وڵاتەیە بخێنەوە سەس لە ڕووی بەڕێوەبردنەوە و لە ڕووی داراییەوە بتوانین ببێتەوە وڵاتێکە دار و خاوە بتوانین بکەینەوە بە وڵاتێکی نمونەیە کە لە داهاتوودا بۆ نەوەکانی داهاتوو سوودی گەنجاناڵی کە بێئومێد بوون لە دەنگدا ینی ئەڵێن بەشداری هەڵبژاردن ناکەن لەبەروی
هەڵبژاردن سوودی نییە تەزویر ئەکرێت ئەم جۆرە قسانەکەن تۆ وەکو مامۆستایەکیان پێ وەڵام من داوایان لێ ئەەکەم ئەوانەی بە تایبەتی ئەو جیلە تازەی کە ئێستا مەوالیدیان 2000 و مافی دەنگدانیانەکەن داوایان لێ ئەەکەم بەشداری پرۆسی دەنگدان بکەن چونکە بۆی بتوان ئەم وڵاتەیە کە بە هەموو جملەکانی گەندەڵی گرتوێتی بتوانین گۆڕانکاریێکی ڕیشەیی تیا بکەین کە لە داهاتوودا نەوەکانی داهاتوویشمان وەکو خۆمان نەبێت لیستەکەی خۆت هەڵبژاردووە کە دەنگ وەکیل بەڵێ بە تاکیدی دەنگ بە لیستی کۆمەڵی ئیسلامی وڵای کۆمەڵی ئیسلامی خاوەنی کۆمەڵێک کاندیدە کە لە ڕابردوو ئێستایشە خاوەنی هەڵوێست و بیێری و دەستپاکی و داکۆکیکردن لە مافی خەڵکو و لە بەرەی خەڵکن میعی بە شێوازێکی ئەتا لە هەر شوێنێک هەر شتێکە بێت ئەمان بەداداچوونی بۆکەن و کاریز لەم کاندیدە تازانەی کۆمەڵی ئیسلامی وڵا داوایان لی ئەەکەم بە شێوەیەکی جورئەتانە داکۆکی لە مافی خەڵکن لە بەرەی خەڵک بن لە هەر شوێنێک هەر کێشە و هەر ڕووداوێگەیە بەدەم خەڵکەوە بچن بۆی بتوانین دەنگی ئەو خەڵکە مەزلومە بگەینە شوێن و مەبەستی خۆی هاوڵاتیان باس لەوەکەن کەوا ئەگەر هاوڵاتی نەچێ بۆ دەنگدان یاخود ئەوانی کە بێئومێدن لەوەی کە نەچن بۆ دەنگدان دەرفەتێکی گەورە ڕەخسێن بۆی بە ئاسانی تەزویرات بکرێت لەبەرەوە زۆر گرنگە بەشداری هەڵبژاردن بکرێت چونکە هەڵبژاردن ئەگەر تەزویراتیشی تیا بکرێت ئەتوانێت گۆڕانکارێکی ئەگەر کەمیش بە هەر دروستی بکە وەڵام نەڕۆشتن بۆ دەنگدان دەرفەتی گەورە بۆ تەزویراتە ڕەخسێنێ و وا لە دەسەڵاتی شەکە لەوانەی کە تەزویرەکەن و ساختەکاریەکەن دەرفەتی گەورەیان بۆ بێتە پێش تاوەکو و تەزویرێکی گەورەتر و ساختەکاری گەورەتر بکەن ئێمە هاوڵاتی ترە دوێنین بزانین لەسەر هەڵبژاردن و بەشداریکردن لە هەڵبژاردن چیمان پێڵێن ئێوەش لەگەڵمان بن. هاوڵاتیان ئومێدیان هەیە بۆی هەڵبژاردن و یاخود ئەم هەڵبژاردنەی کە بۆ پەرلەمانی کوردستان و خولی پێنجەمە بتوانێت گۆڕانکاری دروست بکە کەسانی کە ناڕۆن بۆ دەنگدان خزمەتێکی ڕاستە و خۆیە بەلایەنی دەسەڵاتدار خاڵی گۆڕانکاری لە پرۆسی سیاسە تەنیا هەڵبژاردنمان لە بەردەستایە نەچوونی هەر کەسێک بۆ هەڵبژاردن ئەوان بەدیلێکیانەیە کەسێکیان لە شوێنی دانا ئێمە نەڕۆشتنمان بۆ دەنگتان بۆشایی فراوان جێ هەڵین بۆ تەزویرات بەشداری ئەم هەڵبژاردنەی پەرلەمانی کوردستانەکە بە تاکید وڵای بۆ ئەوەی ئەم چەند ساڵێمەوە تقریبان دەوری دەوەتەی کوردستان ئازاد بووە لە ساڵی زان ئێمە ئەم جوود دەسەڵاتێمان تاقی کردوتەوە ینی خەڵک لە مەینێتیەکە ڕۆژ بە ڕۆژ ژیان و گوزەرانی خەڵک بەرەو خراپی ڕوا ئێمە منوکو مامۆسایە پرۆسی پەروەردە بین و پرۆسی پەروەردە لەو پەڕی سەقەتیە لەو پەڕی میانیتر تەواو کۆڵێ گەشتوتە بنبەست بەشێک لە هاوڵاتیان ئێستا بێئومێدن لە دەنگدان یاخود هەندێکیان پیان وایە بەشداری نەکەنە لە هەڵبژاردن بۆ تۆ بەشداریەکەن و بەشداریەکەی تو چی بەوانەڵی کە بێئومێد بوون لە هەڵبژاردن لە دەنگدان بەڵێ ئەوەی ڕاستی بێت ئەوەی کە ئەوانەڵێن بێئومێدون حقیقەتێکی تایە بەڵام تو ئەگەر لەم لاشەوە سێریکە ینی بەڕاستی تۆ مەدانەکە بۆ ئەوان چۆڵەکەی ینی ئەم مەدانە بۆ ئەوان چۆڵەکەی ینی ئەوان زیاتر بە ئاسانی دەستکراوەترە بن و بە ئاسانی ئەتوانن ئەو ساختەکاری کە پێشتر کریان بیکەنەوە سوودی هەیە لە ئێستا هاوڵاتیان بەشداری بەڵێ بە تاکی دەی چۆ سوودینی ینی تۆ لە دنیای ئەمڕۆیانی هیچ شتێک چارەسەتنی هەڵبژاردن نەبێنی وڵاتانی دنیا کە ئێمە بینی خۆشببختن و ئەو خۆشگوزاران لە ڕێگەی هەڵبژاردنەوە دروست بووە لیستەکەی خۆت دەستنیشان کردووە کە دەنگمەکیە دەیەوە بۆ دەنگ بۆ لیستەشێ بەڵێ بە تاکی لە لیستەکەی ملیسی کۆمەڵی ئیسلامیە لەبەرەوەی 4 ساڵی ئایندەمان ئێمە لە 4 ساڵی ڕابردوومان لەبەر چاو ینی شتێکیان نەکردووە ینی کە جێگەی ئەوە نەبێت کە بڵێن یاخود خوانەخواستە شتێکیان نەکردووە خەلە لێبێ ینی لە سوود و قازانجی گەلەکەمانە نەبێت بەشداری ئەم هەڵبژاردنەی پەرلەمانی کوردستانەکەی بەدڵنیایە باشە بەشێک لە هاوڵاتیان ئێستا بێئومێدن لەوەی بەشداری هەڵبژاردن بکەن بەشێکی زۆریش لە گەنجان ئومێدیان بەوە نیە هەڵبژاردن گۆڕانکاری دروست بکە تۆ بە چ قەنەعەتێکەوە بەشداری هەڵبژاردنەکەی وە چی بە ئەوانەڵێ کە بێئومێدن لە دەنگدان من پێم وایە گۆڕانکاری بە چین و توێژەکانی کۆمەلگا ئەکرێ ئەگەر بەشداری هەڵبژاردن نەکەی ئەو دەسەڵاتی کە ئێستامەوە هەروکو خۆیمێنێتەوە چونکە نەچوونی هەر کەسێک بۆ هەڵبژاردن ئەوان بەدیلێکیانەیە کەسێکیان لە شوێنی دانا ئەگەر کەسێکیان لە شوێندانانە بێ نرخی کورسیەکان بۆ ئەوان هەرزانترە بێت ئەگەر کورسیە مەسەرەن بۆ نمونە 20 دەنگی گەرەک بێت و دەکەس نەڕوات ئەو کاتە نرخەکەی بێ بە 10 کورسی بۆ حیزبی دەسەڵات باشترە بەڵام پێم وایە هەموو گەنجان و هەموو چین و توێژەکان بەشداری بکەن باشتر و گۆڕانکاری زیاتر مامۆستا ئێستا لە ناو هەموو حیزبەکانە کۆمەڵی حیزب بانگەشەیەکی زۆر بەهێز دەکەن بۆ خۆیان تۆ لیستی خۆتت هەڵبژاردووە و بۆچی ئەو لیسەش هەڵبەژێری کە بڕێر داودەنگی پێ
بەڵێ من برارمدا دەنگ بدەم بە لیستی کۆمەڵی ئیسلامی چونکە بە لیستێکی ئەمانەت پارێز و دەستپاکی ئەزانم ئەو کاندیدانەی من پێم وایە کە ئەچنە پەرلەمانەوە کەسانێکی ڕازگۆ و دەستپاکن ئەو بەڵێنانەی بە خەڵکی ئەدەن ئەگەر ڕێگریەکی زۆر قورس و ناڕەحەت نێتە ڕێگەیان بەدڵنیاوە جێبەجێیەک. سڵاوتان لێبێ. خاتونێک پێت وایە هەڵبژاردن دەتوانێت گۆڕانکاری لە هەرێمی کوردستان دروست بەتاکی دەتوانێت گۆڕانکاری بکات چونکە ئێمە لەم ڕۆژە هیچ شتێک نەما کە بتوانین گۆڕانکاری پێ بکەین کە هەڵبژاردن نەبێت. بەشێک لە هاوڵاتیان ترسیێوان هەیە کە ساختەکاری بکرێت تەزویرات بکرێت. ئێوە بە چ بڕایە کۆچوان بەشداری هەڵبژاردن بکەن لە کاتێکە ئەم ترسەی شەیە کە ساختەکاری گەورە لە هەڵبژاردان بەتاکید نابێ ئێمە لە ساختەکاری بترسین چونکە ئەگەر ئێمە لە ساختەکاری بترسین لە ماڵۆدانیشی هیچ گۆڕانکاری ئەگەر ئێمە بۆ منە 1000 دەنگی ساختەکاری بکرێت ئەگەر ئێمە 1000 کەس بڕۆین دەنگ بدەینەوە بەرامبەری ئەوەستینەوە ئەبێ ئێمە بە هەوڵێکی گەرم و گوڕ سینۆ بچینە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگی خۆمان بدەین بەو لیستانی کە لە پێشوە ڕاستگۆ بوون و دیفاعیان لە خەڵک کردۆ لە بەرەی خەڵکا بوون. پێت وایە چ لیستێک ئەتوانێت پشگیری لە خەڵک بکە لە بەرەی خەڵک بێ بتوانێت گۆڕانکاریەک دروستکە کە ئەوەی تۆ باسە کرد کە ئەوەی خەڵک ئومێدی پێی بێ کە لە داهاتووە لە پەرلەمانە بتانێت گۆڕانکاری دروست بکە چی یەکێک لەو لیستانت پێ باشە؟ من بەڕای خۆمیش و بەڕای خەڵکی زۆر ئەچمە ناو خەڵکەوە لەگەڵ خەڵکا قسەکەم تاکە لیستێک کە ئیسەکە خەڵک ئومێتی پێی ببێ لیستی کۆمەڵی ئیسلامیە چونکە نمونەیان زۆرە لە پێشودا کە دیفاعێکی باشیان لە خەڵک کردووە هیچ کاتێ لە بەرژەوەندی خۆیان قسەیان نەکردووە لە خزمەتی خەڵکا کابوون و دیفاعیان لە خەڵکی ستەملیدەی ئەم هەرێمە کردووە. کاندیدانەی ئێستا کۆمەڵ کاندیدی کردوون. چ داواکاریەک لیان هەیە کە بتوانن ئەو ئومێدەی کە خەڵکی ئێستا پیان هەیە لە پەرلەمانە ئەو ئومێدانە زیندوو بکەنەوە بتوانن گۆڕانکاری بکەن یان پێشنیارە چییە بۆیان تۆ؟ وڵایی من ئینشاءڵڵا هەر پێشوش خزمەتی خۆیانیان کە میش داوایان لێکم لەسەر ئەو بەرنامە و ڕێچکەی خۆیانە بەردەوام بوون کە لەسەری بوون و حتا پیان ئەکرێ باشتر بەردەوام بن خەڵک زیاتر ئومێتی پیان دەبێ ئینشاءڵڵا لە داهاتوو. هاوڵاتیان ئومێدیان هەیە بۆی هەڵبژاردن و یاخود ئەم هەڵبژاردنەی کە بۆ پەرلەمانی کوردستان و خولی پێنجەمە بتوانێت گۆڕانکاری دروست بکە کەسانی کە ناڕۆن بۆ دەنگدان خزمەتێکی ڕاستە خۆیە بەلایەنی دەسەڵاتدار خاڵی گۆڕانکاری لە پرۆسی سیاسە تەنیا هەڵبژاردنمان لە بەردەستایە نەچوونی هەر کەسێک بۆ هەڵبژاردن ئەوان بەدیلێکیانەیە کەسێکیان لە شوێنی دانا ئێمە نەڕۆشتنمان بۆ دەنگتان بۆشایی فراوان جێ هەڵین بۆ تەزویرات. سڵاوتان لێبێ. وەکو خاتونێک پێت وایە ئەم هەڵبژاردنە بتوانێت گۆڕانکاری دروست بکات لە هەرێمی کوردستان؟ بێگومان بەتاکید گۆڕانکاریێکی باشەکات لە کوردستانە. زۆر باشە. بەشێک لە هاوڵاتیان و گەنجانیش بەتایبەتی ئومێدیان نییە بە هەڵبژاردن ئەڵێن تەزویراتەکرێت. تۆ بە چ بڕواایەکەوە پێت وایە هەڵبژاردن نەتوانێت گۆڕانکاری لە بار و گوزەرانی هاوڵاتیان وڵای ئینشاءڵڵا تەکیدم کە گۆڕانکارێکی باش ئەکرێ و ئێمەش ئەبێت یعنی هەر وەکو دەنگدەر هەر کە تاکێکی ئێمە پێویستە ئێمە با تەزویراتیشکرێ ئێمە بێ بەردەوامی لەسەرەوەی کە حەق و مافی خۆمانە و بچینە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بدەین. خۆت وەکو خاتون بڕارداوە چ لیستێک هەڵبژێری؟ بەڵێ ئینشاءڵڵا هەوڵم نیاوە و لیستی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی هەڵبژێرم. بێگومان لە ڕابردوو لە ئینشاءڵڵا لە داهاتووشە هەمبینین کە هەم کۆمەڵی ئیسلامی هەمیش کاندیدەکانی ئەزمموی پێشووتریان ئەمە وایمان لێ ئەکات کە ئێمە بەردەوام بین و ئەو کاندیدانە هەڵبژێرین کە خۆمان دیاریمان کردو لە لیستی کۆمەڵی ئیسلامی. مامۆستا ئێستا هەڵبژاردن نزیکە چەند ڕۆژێکی کەمی ماوە ئێوە خۆتان بڕیارتان داوە بەشداری هەڵبژاردن بکەن. باشە بەشێک لە هاوڵاتیان ئومێدیان نییە بۆی هەڵبژاردن گۆڕانکاری دروست بکە. بەڵام لەگەڵەوەیشا تۆ هێشتا هەر بڕارداوە بەشداریەکەی چ پامێکە هەیە بۆوانی کە بێئومێدن لە هەڵبژاردن؟ بێئومێدی خەڵک لە تەزویر و زوڵم و زۆری حیزبەکانی دەسەڵاتەوە دێت. چەندین هەڵبژاردن ئەکرێ هیچ گۆڕانکاریەکانێک لەبەرەوە خەڵک بێتاقەت بۆ لە هەڵبژاردن بەڵام بێتاقەتی ئەوان زیاتر هۆکارە بۆ ئەوان دەسەڵاتدار بن. من پێم وایە تەزویرکردنی دەسەڵات خاڵی بەهێزی نارەکانێتی بۆ ئەوەی لە نارەکان تا لە هەڵکشانە بن ئەوان پەنابن بۆ تەزویر. جا لەبەر داواکەم لە خەڵک ئەم جاریان بە گەرم و گورتر زیاتر بەدڵگەرمی تر بچنە سەر سۆکانی دەنگدان. پێت وایە ئەبێ خەڵک
کە تەزویری لێکرا ڕقەستورتر بێ بۆی بەشداری هەڵبژاردن بێگومان بۆ ئەوەی کە تەزویری لێکرا من ئێستش کە پێشتر وتم خاڵی بەهێزی نارەکانە لەبەر ئەوەی دیارە لە هەڵکشان و گۆڕانکاریانە مە خاڵی تەحولە جا لەبەرەوە داوا ئەکەین لە خەڵک بەو شێوازەی کە ئەوان ئەیانەوێ خەڵک ملزەم نەبێ برێداوە چ لیستێک هەڵبژێری بێگومان لیستی کۆمەڵی ئیسلامی لەم دوو کابینەی پێشووتر بە تایبەتی کە پێ ئەوترێ ئۆپۆزیسیۆن دروستبوونی ئۆپۆزیسیۆن بەڕاستی ئەم ئەندامانی کۆمەڵی ئیسلامی لە هەر کوێ بوو بن خاڵی وەرشەخان بوون چ لە ئەند پەرلەمان چ لە دەسەڵات حکوومەت ئەمانە ئێستا کاندیدی کردوون ئەتوانن ئەو نمونانی پێش و پێشکەشکە وەک پێشکەشکردنی نمونە من بێگومانم بەڵام ئەنجامی هەڵبژاردن ئەو حکومایەدا هەتاوەکو دەنگی کۆمەڵی ئیسلامی لە هەڵکشانە بێ بڕیاری زیاتر پێ ئەدێ گۆڕانکاری زیاتر پێکرێن نمونەمان ئەم کاگەحمەی حەج ڕەشی بۆ وەک نمونە وەرەگرین ئێمە لە بەغا بە دوو کورسی توانیوێتی لە ماوەی 4 ساڵی ڕابردووە ئەوەندە تەسیری هەبێ کاریگەری هەبێ لەسەر نارەکانیش بە شیعە و سوننەوە کە هەمویان ئامادە بن دەنگی پێ بدەن بەڵام ئەو سەفقەی کە لە بنێوان ئەحزابە گەورەکانە هەیە بەڕاستی توانی کارتی ئەو سووتێنە سڵاو لە تۆ خێربەی مامۆستا ئێستا بەشێکی زۆر لە هاوڵاتیان ئومێدیان نییە کە هەڵبژاردن گۆڕانکاری دروست بکە بەڕای تۆ ئەم هەڵبژاردنەی پەرلەمانی کوردستان ئەتوانێت جیاواز بێ لە هەڵبژاردنەکانی تر و گۆڕانکاری تا دروست بکە سەرەتا بە خێر بێن ئەوەی کە پێویستە ئەو هۆشیاریە لای خەڵک دروست کرێ کە بەڕاستی لە ئێستادا خاڵی گۆڕانکاری لە پرۆسی سیاسە تەنیا هەڵبژاردنمان لە بەردەستایە بۆیە ئەگەر جۆرێک لە ناومێدی دروست بووە ئەبێ ئەو خەڵکەی بەڕاستی ئەوانەی کە ناومێدیان تیا دروست بووە بیر لەوە بکەنەوە کە ئایا ئەگەر دانیشێ ئەگەر پشتی تێبکە ئەگەر بڕوا ئەگەر دەنگەدا چیەکە ئەو کەسەی کە لە دەسەڵاتایە ئەو کەسەی کە گەندەڵە ئەو کەسەی کە خەڵکی بێ ئومێد کردووە کۆیلە و بندیوار و موچەخۆر و کۆمەڵێ خەڵکی تایبەتی خۆیە ئیباتە سەر سنووقی دەنگان ئەوەی کە بایکۆتی کردووە ناچێ کە نەچوو زۆرینەیەکی ڕەهایەنێ ئەو دەنگە کزە ناڕازیە دژە زاڵمەی کە لە ناو پەرلەمانە بۆ ئەوەش نامێنێ کەواتە ئێمە ئەو خەڵکیشی کاڵێ بایکۆتەکەین بایکۆت ئێستا چارەسەر نییە بۆیە من داوا لە خەڵکی بە تێک ڕائەکەم بیر لە بایکۆت نەکەنەوە چونکە بایکۆت بۆ خۆی جۆرێکە لە بێ ئومێدکردن بێ ئومێدکردنی ژواتە مردن لێرە ئەمە نابێ خەڵک چۆک دابا بۆ حاڵەتە ئێستا هەموو هەڵبژاردنەکان بینیمانە تەزویرات کراوە ئەگەر هاتووەم جارێت تەزویرات کرا ئەو کاتە خەڵک چۆن ئومێدی بمێنێت تر بەشداری هەڵبژاردن بکە ینی خەڵکی ئێستا ترسەکەی لەوەیە کە تەزویرات دەکرێت ئێوە بە چ با بڵین بڕواایەکەەوە ئەتوان بەشداری هەڵبژاردن بکەن لە کاتێکە ترسێکی زۆر هەیە لە تەزویرکردن بەڵێ منیش وەکۆرە هاوڵاتێکی ئەم کوردستانە بەڕاستی بێزارم لەم دەسەڵاتە بێزارم لەم جۆرە حکومڕانیکردە و خاڵێکی بەهێزی ئەوەی کە ئەم دەسەڵاتە دەسی بۆ ئەباوەی تەزویری تیابکە ئەوەیە کە خەڵکێکی زۆر ناڕوا من لە شوێنێک نووسی بووم کە خەڵکێک بە زیندویی بێئومێد کراوەی دەنگ نەدا لەولاوە دەسەڵات دەسی برتووە مردووەکان هێنێتەوە دەنگی پێدا برادێک نووسی بووی چۆن مردوویێتەوە دەنگەیە وتم ئەوە وەکو مەجازی لێم وەرگرە براکەم ئێستا کە تۆ دەنگ نادەی ئەو ئەڕوا کۆیلەکانی خۆی ناوی مردووی بۆ حازرەکەوەچە دەنگی پێدا کەواتە تەزویرات لەوە ئەکرێ کە تۆیەکی دەنگدەر بایکۆتی کردووە تۆیەکی ناڕازی تۆیەکی دژە ستەم تۆیەکی چەساوە تۆیەکی موچە بڕاو کە بایکۆتەکەی ئەویش خاڵی بەهێزی ئەوەیە کە تۆ بایکۆتکەی کە تۆ بێ ئومێد کرد بێ ئومێدیش بووی ئەویش تەزویراتی بە ئاسانی بۆکرێت بەشداری نەکردن لە هەڵبژاردن دەرفەتێکی گەورە بە ڕخسێنە بۆ تەزویراتکردن باشە مامۆستا ئێوە خۆتان بڕێرتان داوە دەنگ بکێ بدەن و بۆچی ئەو لیستەی هەڵبژێن کە باسیەکە ئێمە وەکو خەڵکی کوردستان یعنی ئەبێ بیر بکەینەوە لە بەدیلی ئەمانە و خەڵکێکیش تاقی بکرێتەوە کە ڕابردوویەکی هەبێ بزانی کە ئەمە لە ڕابردووە تاقی کراوەتەوە من وەکو خۆم یعنی داوا لە خەڵکی کوردستانە دەم دەنگ بدەن بە خەڵکی ڕازگۆ خەڵکی داوێن پاک خەڵکی دەستپاک خەڵکێک کە سیقەی هەومتمانەی نەدۆڕان بێ خەڵکێک بۆ پارە نەدۆڕابێ خەڵکێک لە ترسا بڕیاری نەگۆڕابێ ئەمانە هەمووی خاڵی بەهێزی ئەوەن کە دەنگ دێتێ لە ناو ئەوانەشا من ئەوەم لە ناو کاندید و لە ناو بربژێر و لە ناو پەرلەمانتار و لە ناو نوێنەرەکانی کۆمەڵی ئیسلامیە لە تێکڕا و جونگەکانی دەسەڵاتە دیوە ئێستا کاندیدی کردوون کۆمەڵ ئەتوانێت ئەو نمونانە بێت کە تۆ باسە کرد
جێگەی ئومێدن بەڕاستی خەڵکێکی زۆر باشن ئاست و مستەوای ڕۆشنبیریان بەقوتە مستەوای زانستیان بەقوتە لە کاسیاسەکە حزوریان هەبووە و ئەشتوانن بە چاولێکەری لەوانەیە ڕابردویان کە خاڵی بەهێزی ئەوان لە کۆمەڵی ئیسلامی و لە لیستەکانی ڕابردووی کۆمەڵی ئیسلامیە لە پەرلەمان لە جوگەکانی تری دەسەڵاتا بوون ئەتوانن ئەو دەنگە ناڕازیەی کە دژی ستەم و کە دژی نادادی بووە ئەوان زیاتر درەوشاویکەن. هاوڵاتیان ئومێدیان هەیە بۆی هەڵبژاردن و یاخود ئەم هەڵبژاردنەی کە بۆ پەرلەمانی کوردستان و خولی پێنجەمە بتوانێت گۆڕانکاری دروست بکە. کەسانی کە ناڕۆن بۆ دەنگدان خزمەتێکی ڕاستە و خۆیە بەلایەنی دەسەڵاتدار. خاڵی گۆڕانکاری لە پرۆسی سیاسە تەنیا هەڵبژاردنمان لە بەردەستایە. نەچوونی هەر کەسێک بۆ هەڵبژاردن ئەوان بەدیلێکیانەیە کەسێکیان لە شوێنی دانا. ئێمە نەڕۆشتنمان بۆ دەنگتان بۆشایی فراوان جێ هێڵین بۆ تەزویرات. سلااوتان لێبێ. سڵاو لێوەش بۆکو گەنجێک بڕێتەوە بەشداری هەڵبژارم کە یاخودنا بێگومان بەشێک لە هاوڵاتیان و بە تایبەتیش گەنجی تەمەنی تۆ ئومێدیان نییە بە هەڵبژارن لەبەر ئەو تەزویرات و سەختەکاری کە ئەکرێت تۆ بەچ بڕایەکەوە توانی بەشداری هەڵبژارم کەی و ئومێ دەکەی کە بتوانێت دەنگەکەت گۆڕانکاری دروست بکە. بسمیلای ڕەحمان ڕەحیم بەخێوەن سەر چاو هەمووتان سپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیام کە هەمیشە ڕاستی و ڕاشکاوی بە دریشمی خۆی زانی و ئەمەش بە دروشمی خۆمان ێزانین. ڕاستی ئەمە پێمان وایە تاکە میکانیزمی هەڵبژاردن تاکە میکانیزمی گۆڕانکاری لە کوردستانە هەڵبژاردنە تاکە چارەسەریشە بۆ ئێمە بەوانە شەڵەمە گەر ناچن بۆ هەڵبژاردن ئەڵێن هیچ ناگۆڕێ ئەی دەنگ نەدان چییە گۆڕێ دەنگ نادەی چییە گۆڕێت. بەڵام بەشێکی زۆر لە هەوڵاتیان ترسی تەزویراتیان هەیە کە ئەڵێن تەزویرەکرێ و ساختەکاریەکە و دەنگەکەی من سوودی نییە. تۆ قەناعاتی وایە کەم جارە تەزویراتەکە کەم بێ یان چ ڕێگەیەکەیە بۆی تەزویرات کەم بکرێتەوە هاوڵاتی خۆی دەستی هەیە لەمایە. بێگومان ئێمە نەڕۆشتنمان بۆ دەنگتان بۆشایی فراوان جێ هێڵین بۆ تەزویرات بەڕۆشتنمان زۆرترین بۆشایی پڕەکەینەوە کە ناتوان ئەو تەزویراتە بکەن بە شێوازێکی وا لەگەڵەوەشدا ئێمە تەزویرات دەرەکرێت لە لای جووت حیزبی دەسەڵات تەزویرات شتێکی زۆر ئاساییە و هەم کاتێک خۆیان بۆ ئامادە کردووە پێشەوەی خۆیان بۆ کاندید هەڵبژێرن پێشەوەی شێوازی هەڵبژاردن یەکلا بکەنەوە تەزویرات دەکەن بەس نابێەوە ئێمە ناومێت کات چونکە وەکو گەنجێک بڕێرداوە لیستەکەت کێبی هەڵێ بژێنی. بێگومان ئێمە بە هەموو قەناعاتێکمانە کۆمەڵی ئیسلامیمان هەڵبژاردووە لەبەرەوەی ئێمە ڕابردوو ئەم حیزبەمان تاقی کردوێتەوە ئەزانین چی لە هەک بیتایە بە هیچ شتێک کاندیدەکانمان ئەگەر ئەوەی لەتوانایە بێ ئەیکەن ئێمە نمونەمان زۆرە ئێمە ئەگەر هەر لە بەغدادەوە سێریکەیت کاگە ئەحمەد بە دوو کورسیەوە شەو ڕۆژێک گەورەترین کوتلی ڕاگرت لە کاتێک ئازانین کاگە ئەحمەد ئەگەر خۆی بواە و تەوافقی ژێربەژێر نەبووایە بە بێگومان بووین دەرەچوو بۆ ئەو پۆستەی بەڵام ئەوەیە ئەوان هەمیشە لەسەرەوە قسەیەکەکەن و لە ژێرەوە ڕێکەوتنیەکەن هەر وەکو ئەوەی کەرکووکیان فرۆشت. ئێستا هەڵبژاردن نزیکە چەند ڕۆژێکی کەمی ماوە بەشێک لە هاوڵاتیان ئومێدیان نییە بۆی هەڵبژاردن گۆڕانکاری دروست بکە تۆچیان پێڵێ ئایا ئومێدیان هەبێ بۆی ئەم هەڵبژاردنە جیاواز لەوانی تر بتوانێت گۆڕانکاری دروست بکە. من بە هیوام کە کۆمەڵانی خەڵکی کورسان ئەوانی کە مافی دەنگدانیان هەیە بڕۆن بەرەو سندوقەکانی دەنگدان و بەشداری ئەم پرۆسەیە بکە پرۆسەیەکی دیموکراسیە بەڕاستی بەدەر لەوەی کە تەزویرەکرێن ناکرێت من خوازیارم کە خەڵکی بەشداری بکەن چونکە مافێکی سەرەتایی هەموو هاوڵاتێکە کە بەشداری پرۆسی دەنگدام کە ئەگە هاوڵاتی پێی وایە تەزویر ئەکرێت ئەگەر نەچێ بە دەنگدانیش هەر بە هەماشەوە تەزویر ئەکرێت بۆیە باشتر وایە کە خۆی بەشداری دەنگدانەکە بکە و مافیەکی سەرەتایی هەموو هاوڵاتیەکە کە ئەم پرۆسەیە ڕەخسا بۆی کە هاوڵاتی خۆی بچێت بەشداری دەنگدام کە ئەگەر نەچێت و بەشداری پرۆسی دەنگدانەکە ئەو کات وەگەڵێت تاوانباریەکەم هاوڵاتی خۆیەتی دەنگ نەدانی خەڵک هیچ لە مەسەرەکە گۆڕی یانەگە کەسێک ئومێدی بەوە هەبێ یان هیوای بەوە هەبێ گۆڕانکاری دروست بکە دەنگ نەدان و نەچون بۆ دەنگدان
هیچ گۆڕانکاریەک لە وەزی هەرێمی کوردستانە دروستەکە بە تەسەوەری من چوونی خەڵک بۆ بەشداریکردن لە هەڵبژاردن و دەنگدانە ئەو کات گۆڕانکاری دروستەکات ئەگەر نەچێت من پێم وانێ هیچ گۆڕانکاریە دروستکە ئەگەر گۆڕانکاریش دروست بێ بە نەچوونی هاوڵاتی بۆ دەنگدان گۆڕانکاریەکە ئیجابی نابێ سلبێ بێ بۆیە باشتر وایە کە هاوڵاتی خۆی بەشداری دەنگدان کاوە ئومێدیشم وایە گۆڕانکاری دروست بێەوە قەنەعەت وایە دەنگدانە جیاوازتر ئەبێ لە دەنگدانەکانی پێشووتر و ئێمە ڕاستە لە 4 ساڵی ڕابردوو ڕەنگە تووشی قەیرانی زۆر بووین تووشی دەردەسەری زۆر بووین بەڵام ئومێ دەکەم کە ئەم هەڵبژاردنە جیاواز بێت لە هەڵبژاردنەکانی پێشووتر وە گۆڕانکاریەک بێتە پێشەوە ئەوەی بینیتان ڕاوسەرنجی هاوڵاتیان بوو لە قەزای شارە زور هاوڵاتیان زۆربیان باز لەوە ئەکەن بێئومێدبوون لە دەنگدان چارەسەری ئەم وەزە ئاڵۆزەی هەرێمی کوردستان ناکە بۆیە گرنگە بۆ ئەوی دەرفەتی ساختەکاری کەم بکرێتەوە هاوڵاتیان بە گۆڕوتینەوە بەشداری هەڵبژاردن بکەن ئەوانەی کە پێشووتر توانیویانە نمونەی باش پێشکەشکەن لە پەرلەمان نمونەی باش لە حکومداری پێشکەش بن بتوانن متمانی زیاتریان پێ ببەخشن بۆ ئەوەی بتوانن کاری باشتر و چاکتر لە کابینی داهاتوە بکەن پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ